لە هەفتەی ڕابردوو یاداشتێکماندا بە قایم قامەتی قەزای چۆمان داوامان کرد لە ڕێی ئەوانەوە نووسراوە گاراستەی تێبینرایەتی ئەوقاف بکرێ بۆی لەوێەوە وتار خوێنە بە ڕێزەکانی مزگەوتەکان لە سنووری باڵەکایەتی لە وتاری خۆیاندا باس لە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بکەن بۆ لە قەوماوانی خوشکبرایانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت پارێزگای کرماشان و دەوروبەری دواتر لە ڕۆژی هەینیدا دوای ئەوەی لیژنەیەکمان پێکینا هەر مزگەوتە و چەند کەسێکمان نار بۆ کۆکردنەوەی هاوکاری خۆشبەختانە سەرڕای ئەو قەیرانە سەختەی بەرۆکی هاوڵاتیانی دەڤەرەکەمان و تەواوی هەرێمی کوردستانی گرتوێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەدەنگهاتنەوەیەکی باشە بوو و بڕێک پارەی باش کۆکراوەتەوە ئێستاش پرۆسەکە بەردەوامە لە چەند شوێنێکی گشتی بڵێن بەردەم سوپەرمارکێت و ناو بازاڕوانە سندوقمان داناوە بۆ فەرمانگەکانمان نردبوو ئەوەی کە ماوەتەوە هەڵگرتنی سندوقەکانی ناو بازارە دواتر کۆکردنەوەیتی و بەنیازین ئەو شەودانیشین کۆی گشتی بڕەپارەی هاوکاری کۆکراوە بە کۆنووسێک و بە لێژنەیەکی هەڵبژێردرا و ببین هەولێر لەوێ کۆنتاکتمان لەگەڵ برادرانی هەولێر هەیە ئەوانەی کە لەوێش بەو کەمپینە هەستاون مبلغەکە تەسلیمی ئەوان دەکەین ئیتر لەوێەوە بڕیار لەوە دەدرێت ئاخۆ پارەکە دەنێرێ بۆ ئەودی یان کەلوپەل و کاڵای پێویست بۆ لێ خەماوان دەکردرێت و ئێمە لە ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستان و بە تایبەتی ناوچەی باڵەکایەتی بەدەر نەبووینە لە وەڵحاصل لەو نەوعە کارە ساتە سروشتی و ناسروشتیانە کە بەسەر گەلی کورد بەگشتی داهاتون هەر ئەوەش وای لێمان کرد بە گروتوینەکی زۆر باشەوە هەستین بە ئەنجامدانی ئەو چاڵاچە.